تێچووی هەڵبژاردنەکانی ئەمریکایەکێکە لە گرانترین هەڵبژاردنەکانی جیهان. لە ساڵی 2020 زیاتر لە 16 ملیارد دلار بۆ کێبڕکەی سەرۆکایەتی و کۆنگرسی ئەمریکا خەرجکراوە. ئەوەش هەموو ئەو پارەیە دەگرێتەوە کە کاندیدەکانی سەرۆکایەتی، ئەنجومەنەکانی سینات و نوێنەران، پارتە سیاسیەکان، گروپە بەرژەوردی خوازە سربەخۆکان هەوڵی کاریگەریان لەسەر هەڵبژاردن دەدەن. ئەم بڕەپارەیە تێچووی ڕێخستن و بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان لە خۆناگرێت کە لە ئەمریکا لەسەر ئاستی ویلایەت و ناوخۆ بەڕێوە دەبرێت. لە ساڵی 2018 توێژەرانی ئەمریکی لە زانکۆی نۆرت کارۆلاینە تێچووی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکانیان لە ئەمریکا بەلانی کەم بە 2 ملیارد دلار لە ساڵێکدا خەملاندووە. لە ڕووی خەرجیەکانی هەڵمەتی هەڵبژاردنەکانەوە ئەمریکا لە زۆربەی زۆری وڵاتان خەرجی زیاترە. لە هەڵبژاردنە گشتیەکانی بەریتانیا لە ساڵی 2019دا خەرجیە سیاسیەکان 24 هێندە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020 ئەمریکا کەمتر بووە. لە کاتی هەڵبژاردننی ساڵی 2019 ئوسترالیادا پارتە سیاسیەکان کەمتر لە نیوەی ئەو پارەیان خەرج کردووە کە پارتە سیاسیەکانی ئەمریکا بۆ هەر کەسێک لە ساڵی دواتر خەرجیان کردووە. هندستان لە ساڵی 2019دا هەڵبژاردنێکی گرانبەهای مێژوویی هەبووە. کاتێک نارێندرا مۆدی سەرۆکۆزیرانی هندستان بۆ خولی دووەمی پۆستەکەی بەدەستهێناوەتەوە. ئەو ژمارەیە لە سەروی خەرجەکانی ساڵی 2016 کاتی هەڵبژاردنەکانی ئەمریکادا بووە، کاتێک داناڵد ترامپ لە کۆشکی سپیدا سەرکەوتنی بەدەستهێنا، بەڵام کەمتر بوو لە تێچووی هەڵبژاردنەکانی ئەمریکا لە ساڵی 2020دا کاتێک جۆ بایدن بوو بە سەرۆک. هەروەها بەرازیل بڕێکی زۆری پارە بۆ هەڵبژاردن خەرج دەکات. بەر لە دەنگدان ئیدارەی سەرۆک خایر بۆلسۆنارۆ 10 ملیارد دۆلاری لە بەرنامەکانی حکوومەتدا خەرج کردووە بۆ ئەوی دەنگدەرانی هەژار ڕابکێشێت. لە ئەمریکا کۆنگرس یاسای دارایی هەڵمەتی هەڵبژاردنەکانی لە ساڵی 1974دا دەرکرد کە سنووری بەشداریکردن و خەرجیەکانی بۆ هەڵمەتە فیدراڵیەکان دیاری کرد. بەڵام ساڵی دواتر دادگای باڵا بەشێکی لابرد، بڕیاریدا کە لە کاتێکدا دەتوانرێت بەشداریکردن لە کاندیدەکان سنووردار بکرێت، بەڵام خەرجەکانی کاندیدەکان جۆرێکە لە ئاخەفتنی پارێزراو. بڕیارێکی دادگای باڵا ساڵی 2010 یاسای دارایی هەڵمەتی هەڵبژاردنەکانی ئەمریکای زیاتر هەژان. ئاماژەی بەوە کرد کۆمپانیەکان و گروپە دەرەکیەکانی دیکە مافی خۆیانە پارەی بێ سنوور لە هەڵبژاردنەکاندا خەرج بکەن. بڕیارەکان بوونە هۆی زیادبوونی خەرجیەکانی هەڵبژاردنەکانی ئەمریکا بە تێپەڕبوونی کات کە لە نزیکەی هەموو هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا لەوەتی ساڵی 2000ەوە بەرز بۆتەوە. ئایا کاندیدەکان پارە بۆچی خەرج دەکەن؟ گەورەترین پشکی بۆ ڕکلامە. جۆرەکانی تری خەرجکردن بریتین لە تێچووی کارکردن، موچەی کارمەندانی هەڵمەتی هەڵبژاردن، هەوڵەکانی پارەکۆکردنەوە بۆ تەنانەت بەدەستهێنانی پارەی زیاتر. ئایا دەوڵەمەندترین کاندید دەیباتەوە؟ هەمیشە نا، بەڵام زۆرجار. لە میانەی هەڵبژاردنەکانی قۆناغی ناوەندی کە بە میترن ناسراوە ساڵی 2022 ئەمریکا لە 93 کاندیدەکانی ئەنجومەنی نوێنەران لە 82 کاندیدەکانی ئەنجومەنی سینات کە زۆرترین پارەیان خەرج کردبوو توانیان کێبڕکیەکانیان ببەنەوە. ئیتر کاتێک کاندیدێک پۆستەکەی بەدەستهێنا پشتبەستن بە پارە لەوێدا ناوەستێت، بەڵکو بەرپرسانی هەڵبژێردراو بە بەردەوامی بەشێک لە ڕۆژەکانیان بۆ کۆکردنەوەی پارە بۆ هەڵمەتی هەڵبژاردننی داهاتویان بەسەر دەبن.